43 ساڵ بەسەر جینۆسایدی کوردانی فەیلیدا تێپەڕ دەبێت بۆ ئەوەش کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایدی گەلی کوردستان بە تایبەتی کوردی فەیلی لە شاری هەولێر دەستی بەکارەکانی کرد. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنفرانسی جینۆسایدی کوردی فەیلی ئاماژەبەوە دەکات لەو کۆنفرانسەدا 109 بابەت و توێژنەوەی زانستی لەسەر جینۆسایدی گەلی کوردستان بە تایبەتی کوردی فەیلی لەلایەن توێژەرانەوە پێشکەش دەکرێت. وەکو ئەکادمیست و کەسانی زانا و پسپۆرت لەم بوارە بڕیارماندا ئەم کۆنفرانسە ساز بکەین و سەتان توێژەر و بیرمەند و پسپۆرت لەم بوارە داوت بکەین تاکو پێکەوە لە ماوەی ئەم سێ ڕۆژە تاوتۆی ئەم پرسە بکەین و هەوڵ بدەین کار بکەین بۆ دۆزینەوەی دەرچەیەک و گەڵاڵەکردنی چەندی ڕاستپاردا تاوەکو وەکو هەوڵێکی زانستی کار بکرێت بۆ کردنەوەی ئەو گرێیانی کە لەسەر ئەم بابەتە هەیە و ناساندنی بە جیهان و دووبارە زیندووکردنەوەی ئەم پرسە. بەشداربوویەکی ئەو کۆنفرانسەش ئاماژەبەوە دەکات کوردانی فەیلی دووچاری چەندین نەهامەتی و دەربەدەری و ماڵوێرانی بوونەتەوە، بەڵام وەکو پێویست لەلایەن دەسەڵاتی سیاسی عێراق و کوردستانەوە خزمەت نەکراون و ئاوڕێ لێنەدراوەتەوە. کورد فەیلیەکان شەریحەیەکی ئەساسیە لە ملەتی کورد و تەضحیاتێکی زۆری پێشکەش کردبوو بە تایبەتی لە قەرنی پێشوو و تایبەتدار دوای شۆڕشی ئەیلولی 1961 ئەو تەضحیاتانەی کە تەقدیمی کردبوو و هەروەها لە سەرۆکایەتی حزبەکانی کوردستان دەوریان هەبوو، بەڵام بەداخەوە ئەو تەضحیاتانەی کە تەقدیمیان کردبوو ناگاتە ئەو احتیماماتانێکی ملەتی کورد یا حکوومەتی عێراقی بە کوردە فەیلیەکانی کردبوو. لە ساڵی 1970 ڕژێمی ڕووخاوی بەعەز بە بڕیاری 666 بڕیاری بە جینۆسایدکردنی کوردانی فەیلی دەرکرد. لەو پرۆسەیەدا بە هەزارەها کوردی فەیلی کۆمەڵکوش کران و نزیکەی 22,000 گەنجی فەیلیش تا ئێستا بێسەروشێنن. ئەو تاوانش لە ساڵی 2010 لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراق و لە ساڵی 2011 لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە جینۆساید ناسێنرا. سیرۆن حوسێن، کوردستان نیوز، هەولێر.